هەوڵەکان باراستی ئاساییکردنەوە ڕەوشی کەرکووک لە ڕێی پرۆژێکی نەتەوەی گرتوەکانەوە سڕ دەکرێتەوە. چاودێرانی سیاسی لە کەرکووک بەو مێدەوە دەڕواننەوە هەوڵی نەتەوەی گرتوەکان و بانگاوێکی ئێرێنیش وەسفی دەکەن. وارین کە یۆنامی ناوەندگیریەکەی بە شێوەیەکی وابێ کە ڕەچاوی دۆخی ئێستای کەرکووک و زروفی ئێستای کەرکووک بکە کە کەرکووک لە زروفێشی بۆشایەکی یاسایی ئیداری دەستوریە کە نە پارێزگاری هەیە، نە ئەنجومەنی پارێزگای هەیە بە ڕسمی پارێزگارێک بە وەکالەت لە ژێر چەتری هێزێکی عەسکەریە ئەم شارە بەڕێوەبە و لە ڕووی گەندەڵی و لە کۆمەڵی ڕووشەوە کێشەی لەسرە بۆە یۆنامی پێویستەکە هەنگاوەکانی خێراتر بک بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە. بارودۆخێکی زۆر ناهەموار ڕووی لە شاری کەرکووک کرد، بارودۆخی ئیداری، سیاسی، سەربازی، ئەمنی هەموو ئەمانە شێواوە و بەتەواوەتی شڵەژاوە. دیارە هەوڵەکان هەبووە بۆ نزیکردنەوەی لایەنەکان لە ناو شاری کەرکووک بۆی ڕێک بکەون لە سەردانانی پارێزگاریی کورد یاخود بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک. دیارە ئەمانە ئێستا خۆشبەختانە نەتەوەی گرتوەکان هاتوۆتە سەرخەت. دیارە خەڵکێک هەیە لە ناو شاری کەرکووک. ئێمە ئەگەر باسی کورد بکەین، کورد هەمووی لەگەڵ ئەم پرۆژەیەدایە بۆی سەر بگرێ و لە نەتەوەکانی تریش لە نەتەوەی عەرەب لە نەتەوەی تورکمان خەڵکێک هەیە با بڵێن عەرەبە ڕەسەنەکانی شاری کەرکووک یاخود ئەو تورکمانانەی کە پێکەوە ژیانیان ئەوێ لە شاری کەرکووک وە ئەیانەوێ ئاشتیانە بژین لەگەڵ پێکاتەکانی ترا لەگەڵ ئەم پرۆژێن. وتەبێژی ئەنجومەنی عەرەبی لە کەرکووک نیگەرانی دەردەبڕێ لە نێوەنجیری نەتەوەی گرتوەکان لە پرسی کەرکووک و ئەو ڕێکخراو نێودەوڵەتیە بە پشتیوان بۆ لایەنێکی دیاریکراو ناوزەت دەکات. يعني دور اليونامي معروف هو ذات نفس طويل جدا. ڕۆڵی یۆنامی دیارە بۆی کە بە شێوەیەکی سست کار دەکات بۆ چارەسەری کێشەکان. تێبینیمان لەسەر کاری ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە عێراق ئەوەیە کارەکانی بۆ پرسی کەرکووک بێئەنجام تەمەشا دەکەین، ئەگەرچی ئێمە دژی هیچ هەوڵێک ناوەستین بۆ چارەسەری کێشەکانی کەرکووک، بەڵام ڕۆڵی یۆنامی لاواز دەبینین. نایشارینەوە کە پەنجەی تۆمەتی ئاشکراش ڕوبەڕووی بەشێک لە ستافەکەیان دەکرێتەوە کە هەنگاوەکانیان لە خزمەتی پێکاتییکی دیاریکراودایە. بەوەی بوونی ناکۆکیش لەسەر ئەدای نەرێنی یۆنامی لە کەرکووک سەردانە چاوەڕوانکراوەکەی نێردەی ئەو ڕێکخراوە بۆ کەرکووک هەڵۆشایەوە و بۆ کاتیشی نادیار دواخرا. لەمەوبەر لایەنی تورکمانی لە کەرکووک بە بەردەوامی داوای نێوەنجیری نەتەوەی گرتوەکانی کردووە لە چارەسەری پرسی کەرکووکدا چاوەڕوان دەکرێت ڕۆژی چوارشەممە نەتەوەی گرتوەکان لە بەغدا لەگەڵ کورد و عەرەب و تورکمان کۆبێتەوە و پرۆژەیەکی یونامی بۆ چارەسەری کێشەی کەرکووک تاوتوێ بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.